لەگەڵ هاوڕێیەکمان لە مۆبیلیاتێک ئیشمان ئەکرد. ئەو دایکانەی کە ئەهاتن پرسیاریان ئەکرد دەربارەی ژووری مناڵ و ڕنگ و بەکارهێنان ئەوە نەمان بۆ دەرکەوت کە معلوماتێکی تەواویان نییە، واتە ناتوانن ڕاستەوخۆ لەگەڵ بیهێڤەری مناڵەکەیە ئەو ژوورە بگونجێنن کە ئەیانەوێت. بۆیە ئێمە لەوە فکرێ ئەوەمان بۆ هاو کە شوێنە بکەینەوە تایبەت بێت بە دیزاینکردنی ژووری مناڵ خاص بۆ ئەوە بێت و تایبەت بێت بە پرسکردن و بەکارهێنانی کەلوپەلەکانە بۆ ژووری مناڵ لە شوێنێکی گونجاوە. ئەو دایکانەی کە خاوەن مناڵی پێداویستی تایبەتن یاخود نەخۆشییان لەگەڵایە معلوماتی تەواویان نیە لەسەر ئەوەی چ ڕەنگە کاریگەری لەسەر ئەم مناڵە ئەبێت، لەوانەیە هەنە ڕەنگ هەبێ ئەم مناڵە تووڕە بکە یاخود ئەو ئاتمانە و ئەو یاریانەی کە پێویستە لە بەردەستیا بێت ناتوانن دابینی بکەن یاخود نازانێت چ یاریەکی بۆ دابین کاکە ئادلیست لەگەڵ مناڵێکی ترا فەرقێکی ئەوەی نەبێت توانن لەگەڵ یاڕێکی بکەنەوە. خاڵێکی تریش عادەتەن مناڵ لێرە زۆر ڕائیری وەرناگیرێت دەربارەی ژوورەکەی چ ڕەنگ بێت و چی بەکاربهێنرێت. دایکەکان کە هاتن بۆ ئەو شوێنە زیاتر خۆیان بڕیاران ئەیە. بەڕای ئێمە شوێنێک هەبوایە ئەمانە شوێنێک هەبوایە بناڵەکە خۆی لەگەڵ ئەو ئەکتیڤیتیانی کە هەیەی ڕۆژانە و بیهێڤەرەکانی کە هەیەی بگونجێنین ژوورێکی تایبەتی بۆ دروستکەین، چونکە ئەم ژوورە کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکە و لەسەر داهاتووی مناڵەکە. ئیتر لەوە بۆمان دەرکەوت کە ینی ئەم مشکلەیە لە وڵاتی ئێمە هەیە معلومات نییە، بۆیە ئێمە بە باشمانزانی دەستکەین بە ئیشێک لەم جۆرە. ئارت لایف ئینتەریەر بریتیە لە دیزاینکردنی ژووری مناڵ لە تەمەن 1 بۆ 12 ساڵ تایبەتە بە بەکارهێنانی ئایتمی گونجاو و ڕەنگی گونجاو بۆ مناڵەکان. خێزانەکانمان بە شێوەیەکی گشتی معلوماتیانە لەسەر چۆنێتی بەکارهێنانی ڕەنگ یاخود باڵانسکردنی ڕەنگەکان یاخود ئەو دایکانەی لە تەمەن 1 بۆ 9 ساڵ مناڵەکانیان لای خۆیان ئەخوێنن چۆن وایان لێ بکەین شوێنێکی سێفیان بۆ بکەین لە ژوورەکانیانە کە مناڵەکان بەجیا بخۆن چونکە ئەمە کاریگەری لەسەر داهاتووی مناڵەکان هەیە. من شنیار محەممەد کۆفاوەندەری ئارت لایف ئینتەریەرم.